طبعا یەکێتی ئەنجانەتەوەی دووشتن کە بۆ میلەتی کورد زۆ زەرورن بە درێژایی مێژوو نەبوونی یەکێتی وای لێکردوون کە ئێمە زیاتر لەو پارچەکردنی کە پارچەیان کردین هێزە نێودەوڵەتیەکان زیاتر پارچە ببین ئەمە یەک دووش مەسلەی نەتەوەی بۆ ئێمە زەرورە چونکە ئێمە سنوورمان دیارە کە نەتەوەیەکی لە ناوچەیەکی دیاریکراودا کە پێڵەن کوردستانی گەورە دەژین و سەر بە هیچ نەتەوەیکی ترنین و پاشماوە هیچ نەتەوەیکی ترنی وەکو تورک دەڵێ ئەمانە تورکی شاخین نەخێر هەرگیز ئێمە نەتەوەیکی سەر بخۆین تاوان بۆ ئەم کارە کاری پێش هەموو شتێک کاری یەکێتی بوون پێویستی بە لە خۆبوردی هەیە پێویستی بە بەخشندەی هەیە واتە لە چی لەوە ئەبووری کە تۆ ماندوو ئەبی لەوە ئەبووری کە زەرە دەکەی لەوەش ئەبووری ینی لە مافی خۆشت ئەبەخشی بە بەرامبەرەکەت ئەو کاتی تۆ ئەتوانی یەکێتیەک بنیاد بنی کە پێڵین یەکێتی نەتەوەی یەکێتی نەتەوەی پێویستە ئەو لەسەر دەستی ئەو مرۆڤانە دەبێت کە باوەڕیان بە نیشتیمانی هەیە باوەڕیان بە مافی مرۆڤ هەیە باوەڕیان بەوە هەیە کە مرۆڤ دەتوانێت حکومڕانی خۆی بکات لە نیشتیمانی خۆیدا بەبێ ئەوەی چاوی لە دەستی کەسی تر بێ باوەڕ بەو کەسانە دەکرد کە ویژدانیان زیندووە کە ئیرادەیان زیندووە لە ئەم خاڵانە دەتوانین بڵین یەکێتی نەتەوەی بنیاد دەدرێ طبعاً حاڵەتەکە دیارە یەکەم شت بەداخەوە حیزبەکانن کە حیزبەکان و سەرانی حیزبیش بە تایبەتی لە ئەساسەوە چونکە من دەتوانم وای ببینم گەشتم بۆ قەناعەتی لە ئەساسەوە نەک لە ئەمڕۆ لە ئەساسەوە لەسەر بەرژەوەندی نەتەوەیی بنیات نەندراون دەستی دەریشی ڕەنگە بنیاتی نابن تێگەیشتی بۆیە ئەم سەرانی ئەم حیزبانە مرۆڤانێکی خۆپەرستن ناتوانن لە بەرژەوەندی گەلدا بڕیار بدەن بۆچی لەبەرەوەی ئەوان دروستکراوی هێزێکی ترن هێزی نەتەوەیی نین یعنی لە ڕەجی نیشتیمان و نەتەوەی کووردا هەڵنەقڵاون ئەمانە خۆیان بربەسن و بە ئەمەش هۆکار چیە بەرژەوەندی تەسکی حیزبی و شخصیە کە کوردبینیە بەڕاستی خۆ بچووکردنەوەی مرۆڤ خۆ بچووکردنەوەی ئەم سەرانەیە کە ناهێڵن یەکێتی نەتەوەی دروست ببێت ئەویش بچووکترین شتێکە پێڵێن بەرژەوەندی شخصی مادی لەم ئانوساتەیە یەکێتی نەتەوەیی بەدەری دەڵێ ئەو خەونە لە مێژینەیەی کووردە کە لە مێژووی ئیمپراتۆریەتی عوسمانی و سەفەویەوە هەتا ئێستاشی لەگەڵدا بێ خەونێکە نەهاتۆتە دی بەڵام هۆکاری نەهاتنەدی مەقسە لەسەر ئەوە دەکەم نەک پێویستەکانی هۆکاری نەهاتنەدی ئەو خەونە بۆ سو دەگەڕێتەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە بەشێک لە هێزە سیاسەکانی کوردستان لە هەموو پارچەکان دەڵێم لە باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا بەڕاستی بوونەتە داردەستی وڵاتانی ئیقلیمی و بەرژەوەندیەکانی خۆیان گرێداوە لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و بوونەتە عەمیل و بەکرێگیراوی ئەو دەوڵەتانە بۆیە بە هیچ جۆرێک ڕێگە نادەن ئەو خەونە بێتە دی بەرژەوەندیەکانیان دەکەوێتە خەتەر و سەردەستەبوون و کوێخایەتی بوون و نۆکەرایەتی بوونی ئەوانە بەڕاستی ئەگەر خەونی یەکێتی نەتەوەیی بێتە بەرهەم خەون و کوێخایەتی بوون و ئاغایەتی بوون و نۆکەرایەتی بوون و کۆیلایەتی بوونی ئەوانە لەبار دەسێ و کوڕونەوە و نەتیجەکانیان لە دەسەڵات دانامێنن ضرورەتیشی زۆر حتمیە لە هەر وەختێک لە هەر قۆناغێکدا بێ یەکێتی نەتەوەیی بێتە دی بەڵام بەداخەوە لە باشووری کوردستانە من ئەو زەمینەیە نابینم لەبەرەوەی زۆر بەزەقی دیارە هێزە سیاسیەکانی کوردستان بەسەر دووبەرەی سەفەوی و عوسمانیدا هەروەکو لە مێژوودا بووە دابەش بوون چۆن کاتی خۆی دەوڵەتی عوسمانی ئەو منتیقانەی بە کۆلۆنیال و داژیرکاری خۆی دەزانی ئێستاش بە هەمان شێوە تەسەڕۆف دەکا ئێستاش سەرۆت و سامانی میلەتی کورد کە لە باشوور بۆ خۆی میلەتێکی برسیە و جیرۆدەیدایان سەدان قەیرانی سیاسی و ئیداری و داراییە بەڵام ئەوە تا دەوڵەتێکی گەورەی وەکو تورکیای داژیرکەر لە خێروبێری ئێمە سودمەند دەبێ و قازانج دەبینێ بەڵێ بەداخەوە ئەوانە من هەمیشە یە قسە دەکەم ئەوانە بە سیستەم فکری خەڵک فکری تاشیم کوردیان تێکداوە ینی بۆ ڕاستکردنەوەی فکری خەڵک بۆ ڕاستکردنەوەی ئەوەی کە خەڵک یەکگرتوو بێ دەبێت خەڵک بەڕاستی خۆی داماڵێ لەو ئەحزابە سیاسیانەی کە هەموو ڕۆژێک نۆکەرایەتی بۆ ئەم دەسەڵاتە ئیقلیمیانە دەکەن دەبێت تاشی کورد و شار بێتەوە ئەو حیزبانە تێپەڕێنێ دەبێت تاشی کورد لە خەمی خاکەکەی دابێ لە خەمی نیشتیمانەکەی دابێ لە خەمی داهاتی ئەم وڵاتە دابێ بۆنەوەکانی ئایندەی وە لە خەمی ئەوە دابێت کە برایەکی لە پارچەیەکی دیکەی کوردستان لەژێر دەستی ئەو داگیرکارانە زوڵمی لێ دەکرێەوە مۆقیفی هەبێ بۆیە ئەو هێزە سیاسیانەی باشووری کوردستان بە سیستەم فکری خەڵکیان تێکداوە
خەڵکیان دابش کردو بۆ سەدان و چەندان ڕنگ و بەرە بەڕاستی خەڵک ئەوەی کە هەیە نخبەیەکی زۆر کەمە کەەوە جێگای ئومێد و تمۆحی وەکو من وەکو تاک نییە کە بتوانێت لە یەک بەرەدا کۆبێتەوە و بەو حیزبانە بڵێنە و کاتێک کە زوڵمێک لە برایشی دەکرێت لە هەر پارچەیەکی کوردستان لە عەفرین لە قامیشلو لە دیار بەکر لە کرماشان لێرە بێتە دەنگ و زۆر بێران و زۆر زەریانە داوای حقوقی ئەو برای بکە بەداخەوە ئەوە دیسانەوە هۆکارەکەی ئەو دەسەڵاتە بەکرێگیراوانەیە کە بوونەتە عەمیل و بەکرێگیراوی وڵاتانی ئیقلیمی